ڕۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە لەسەر دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان زانیاری وەردەگرین لە ئاراس سڵاو لێبێ زانیاری نوێ چییە سەبارەت یان زانیاری چیە سەبارەت بەو کۆبوونەوەی و ینی پێدەچێت ئەو ڕۆژەی دادەنرێ کەی بێ؟ بەڵێ سلااوتان لێبێ سلااو لە بینەرانی کەناڵی پێمش دیارە ئەمڕۆ ئەنجومەنی کۆمسیاران لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە کاژمێرنەوەی بەیانیەوە لە کۆبوونەوەدان دیارە ئەم کۆبوونەوەیە بۆ تاوتوێکردنی پرسەکانی هەڵبژاردنە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان هەروەها بە پێی زانیاریەکان لەمڕۆدا کۆمسیۆن خشتەی کارکردنی خۆی دیاری دەکات و تێیدا داوای بودجەی پێویست لە حکوومەتی هەرێم دەکات بۆ ئەوەی بڵێن ئەو بودجێ ئەو ڕێژە بودجەیان بۆ دابین بکرێت کە پێویستە لە هەڵبژاردنەکاندا خەرجی بکەن هەروەها باز لە پاکردنەوەی ناوی تۆماری دەنگدەران دەکرێت چونکە لە ئێستادا زانیاری هەیە کە لە چواردەی چوار بڵێن کۆمسیۆن کۆبی لەسەرەوەی کە ئەم ڕۆژە دیاری بکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان بەڵام دەبێت دوجار ئەم بەروارە بڵێن دیاریکردنی ئەو وادەیە بچێتەوە پەرلەمان وە لەوێ بە زۆرینەی دەنگ پەسەند بکرێ ئەمەش نازاندرێت کە ئاخۆ پەرلەمانی هەرێمی کوردستان بڵێن ئەم بەروارە پەسەند دەکات یاخود نا بەڵام ئەگەر بێت و لەو ماوەیەدا هەڵبژاردن ئەنجام بدرێ واتە بڵێن لە ماوەی کەمتر لە 4 مانگ ئەوە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەیەوێت ئامادەکاری بکات و هەروەها بۆ نمونە بەپێی زانیاریەکان کە هەنەگەر لەو وادەیە هەڵبژاردن ئەنجام بدرێت دەبێت لە 13 ئەم مانگە دەست بکرێت بە پاکردنەوەی ناوی تۆماری دەنگدەران هەروەها مانگێک بەر لە هەڵبژاردنەکان دەبێت بانگەشی هەڵبژاردنەکان دەست پێ بکرێ هەروەها ناوی تۆمارکردنی لیست و قوارە سیاسیەکان دەبێت لە کاتێدا زۆر باشە ئاراس بە پێوی تۆ باس کرد هەڵبژاردنەکان کەوێتە مانجی چوارەوە کۆمیسیۆن دەتوانێت لەو ماوەیەدا بە پێوی کە تۆ زانیاری دۆرگرتووە کۆمیسیۆن دەتوانێت لەو ماوەیەدا پرۆسەکە بەڕێوە ببادیان ئامادەکاری بکات بۆ ئەنجامدانی پرۆسەکە؟ پێشتر کە بەپێی ڕێنمایەکانی کۆمسیۆنەوە بووە کە هەر هەڵبژاردنێک کە لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت کۆمسیۆن پێویستی بە 6 مانگ و بەڵام لە بڵێن لە هەڵبژاردنەکانی پێشووترژی هەروەها لە کاتی ئەنجامدانی پرسی ڕفراندۆمیش کۆمیسیۆن ئامادەی خۆی دەربڕی کە دەتوانێت لە کەمتر لە 6 مانگیش ئامادەکاری بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان بکات بەپێی وتەی خۆیان دەتوانن لە ماوەی 4 مانگیشدا ئامادەکاری بکەن و دەتوانن ئەو بڵێن تۆمارکردنی پاکردنەوەی تۆماری دەنگدەران کە قسەیەکی زۆری لەسەر دەکرێت دەتوانن ئەمانش جێبەجێ بکەن بەڵێ بەپێی زانیاریەکان یاخود بەپێی وتەی کۆمسیۆن دەتوانن لە ماوەی 4 مانگدا ئەگەر ئەو وادەیە دیاری بکرێت دەتوانن ئامادەکاری بکەن ئەمانش چاوەڕێی بڕیاری پەرلەمان دەکەن ئەگەر بێت و ئەم بڵێن لە پەرلەماندا وادەیە دیاری بکرێت ئەو کات ئەوان دەست دەکەن بە ئامادەکاری تەواو و وادەکان دیاری دەکەن وادەی تۆمار سپاس بۆ پەیامنێرمان ئاراس عەزیز لە شاری هەولێر لە کۆمسیۆنەوە دیاری دەکەن.